دوایین بەرهەم کە پێشکەشەکەی چییە چیمان هەست؟ ئەخرین بەرهەمش گەڕیانێکە خوێن میشەڵا گەریان تایبەتی سنەست هەم بە ڕیتمەکە گەڕیانەکەی کاک بیرۆز بێت بێروز پالێ کەکە ناسر کەکە ناژمە ئەسان سنە بە گەڕیانەوە مەشهور فەرموو سپاسەکەی هەتا بالێ جارێکی تر من عەلا سەلاحیان فەرموو
ويد الغتنان خطاي مني يا ويد الغتنان شواندنا يا ريب وين بتاسداما كنا نبابوي ويهنا سداما كنا نبابوي ويهنا سداما كنا نبابوي ويهنا سداما imşav çanşa, vay dur la yaragane, bak bak şey